بنای خوای گەورە قوتابیانی عزیز و خۆشەویست سڵای خوای گەورەتان لێبێ بەندە مامۆستا ئیسماعیل سەباحم پسپۆری زمان و ئەدەبی کوردی ئەمڕۆ کە لە خزمەتتانم بۆ ڕوونکردنەوەی شەشەم بابەت لە بابەتەکانی ڕێزمانی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی چاپی نوێی وەزارەتی فەرۆدا کە ئەویش بە ناوی ڕستەیە. قوتابیانی بەڕێز لە بابەتەکە جۆرەکانی ڕستە باز دەکەین ئەتەبعاً ئەمال بە پێی ناوەڕۆک ڕستە دابەش دەکەین بە پێی ناوەڕۆک ڕستە دەکرێتە چوار جۆر واتە بە پێی ناوەڕۆک چوار جۆری ڕستەمان هەیە. ڕستەی ڕاگەاندن، ڕستەی پرست، ڕستەی سەرسوڕمان و هەروەها ڕستەی داخوازی. کەواتە ئەگەر لەومنی کردە پرسیار گوتی بە پێی ناوەڕۆک ڕستە دەکرێتە چەند جۆر؟ دەڵێ مامۆستا دەکرێتە چوار جۆر. ڕاگەاندن، هەروەها ڕستەی پرست، ڕستەی سەرسوڕمان و هەروەها ڕستەی داخوازی. ئەو چوار جۆری ڕستەیەمان هەیە. با بێن جۆرەکانی ڕستە لە چوار جۆرەکەی ڕستە باسی ڕستەی ڕاگەاندن بکەین. بزانین ڕستەی ڕاگەاندن چییە؟ بەس دەگوترێت ڕستەی ڕاگەاندن. ڕستەی ڕاگەاندن یەکەم جۆری ڕستەیە. ئەم بابەت ئەوڕۆ تەنها تایبەتە بە ڕستەی ڕاگەاندن بابەتی دواتر دەبتە ڕاهێنانەکان و پاشان ڤیدیۆی دواتر واتە دوو ڤیدیۆ پاش ئەو ڤیدیۆ دەبتە ڕستەی پرست. ڕستەی ڕاگەاندن وەکو پێناسڵێ ئەو ڕستانە کە زانیاری یان هەواڵی ڕوودان یان ڕوونەدانی کارێک لە کاتێکی دیاریکراودا دەگەێنن. لە نووسیندا خاڵ لە کۆتایی ئەم جۆرە ڕستەیە دادەنێت. ڕستەی ڕاگەاندن وەکو پێناسڵن ئەو ڕستەیە کە باز لە حاڵ و باردۆخی کەسێک یان شتێک دەکاتن. واتە کارێک ڕووی داوە یان ڕوودەداتن ئەو کاتی ئەو ڕستەیە کە قسەکەرەکە هەواڵێک بە ئێمە ڕادەگەیەنێتن دەربارەی کارێک یاخود دەربارەی کەسێک یان شتێک دڵ ئەو ڕستەی پێی دەوترێت ڕستەی ڕاگەاندن. بۆ مەرجە لە بۆ ناسنەوەی ڕستەی ڕاگەاندن لە کۆتایی ڕستەکە نیشانەی خاڵ دادەنرێت واتە نوقتەیەک دادەنرێت لە کۆتایی ڕستەکەدا. بۆ نمونە ئەگەرمانی ڕستەیەکی ڕاگەاندن بناسینەوە دەڵێ بۆ دوو خاڵە دەناسینەوە. یەکەمیان باسی کەسێک یان شتێک دەکاتن، دووەمیان لە کۆتایی ڕستەکە خاڵ دادەنرێتن. بۆ نمونە دەڵێ فەرمانبەرەکە چوو بۆ فەرمانگەکە. دەڵێ ئایا ئەو ڕستەیە ڕستێکی ڕاگەاندنە پرسە سەرسوڕمانە یاخود ڕستەیەکی داخوازیە. ئەو تەماشا دەکەی ئەو ڕستەیە هەواڵش بە تو ڕاگەاندیە. دەڵێ فەرمانبەرێکمان هەیە فەرمانبەرەکە کارێک ئەنجام داوە کە چوو بۆ فەرمانگەکە واتە چوو بۆ دایرەکە. کەواتە لێرەدا هەواڵی چی داوە بە ئێمە؟ هەواڵی فەرمانبەرەکەی داوە بە ئێمە. هەواڵی فەرمانبەرەکەی بە ئێمە ڕاگەاندووە. بۆیە ئەو ڕستەیە احتیمالی هەیە ئەگەری هەیە ڕستەیەکی ڕاگەاندن بی. وە تەماشا دەکەم لە کۆتاییدا نیشانەی خاڵ دانراوە. بۆیە فەرمانبەرەکە چوو بۆ فەرمانکە پێی دەوترێت ڕستەی ڕاگەاندن. کەواتە ڕستەی ڕاگەاندن بەو دوو تایبەتمەندیە دەناسمەوە. خاڵش دیکە ڕستەی ڕاگەاندن دوو جۆرە. ڕستەی ڕاگەاندنی ئەرێ هەروەها ڕستەی ڕاگەاندنی نەرێ. ڕستەی ڕاگەاندنی ئەرێ چییە؟ ڕستەی ڕاگەاندنی ئەرێ ئەو ڕستەیە کە ڕوودانی شتێک پیشان دەدا. واتە ڕستەکەمان لە حاڵەتی ئەرێدایە کەسەکەمان کارێکی ئەنجام داوە یاخود کارێک ئەنجام دەداتن. بۆ نەدرێت چارەنووسمان بێکەوە بەستراوەتەوە. تەماشا دەکەین لێرە نیشان نەرێکردن بەکار ناتیە. ئەو جارە دەڵێ ئینتەرنێت پێویستیەکی ڕۆژانەیە ئەو لە حاڵەتی ئەرەیە. نەیگوتێ ئینتەرنێت پێویستێکی ڕۆژانە نییە. مادام دەڵێ پێویستێکی ڕۆژانەیە کەواتەوە لە حاڵەتی ئەرەیە. دەڵێ ئاڤاکانیە تەزیە ئاوی کانی ساردا نەیگوتێ سارد نییە. کەواتە ئەو ڕستەیە ڕستەی ڕاگەاندنی ئەرەیە. دەڵێ زنجیرە چای حەمرین سنووری کوردستانە. تەماشا دەکەین هەواڵێکی بە ئێمە ڕاگەاندیە لە شێوەی ئەرێ لە حاڵەتی ئەرێ. بۆیە دەڵێ ئەم ڕستەیە ڕستەی ڕاگەاندنی ئەرەیە. ئەو جار دەڵێ زۆران بازە بەهێزەکە کەم دەدوێ. دەڵێ کەم دەدوێ نەیگوتێ نادوێتن نەیگوتێ قسە ناکاتن. دوان دەدوێ یعنی قسە دەکاتن. دەڵێ زۆران بازە بەهێزەکە کەم دەدوێ. کەواتە ئەوە لە حاڵەتی چیە؟ لە حاڵەتی ئەرەیە. بۆیە پێی دەوترێت ڕستەی ڕاگەاندنی ئەرێ. کۆتانی منە دەڵێ فەرمانبەرەکە چوو بۆ فەرمانگەکە. تەماشا دەکەین فەرمانبەرەکە کارەکەی ئەنجام دایە نەیگوتێ نەچووە دەڵێت چووە بۆ فەرمانگەکە. کەواتە ئەو ڕستەی ڕاگەاندنی ئەرەیە. باش تابیان ڕستەی ڕاگەاندنی ئەرێ بۆ بناسەوە لە ڕستەکەدا ئامرازەکانی نا نی نیمان لە ڕستەکەدا ئاگاتان لێبی. ئەو ئامرازانەمان نییە. ئێستا دەڵێن چارەسمان بێکەوە بەستراوەتەوە تەماشا بکە ئەو ئامرازانەمان نییە. ئەو ئامرازانەمان نییە. تەماشاکە مادام ئەو ئامرازانەمان نییە کەواتە ئەو ڕستانە پێیان دەوترێت ڕستەی ڕاگەاندنی ئەرێ. ئەدی ڕستەی ڕاگەاندنی نەرێ چییە؟ ڕستەی ڕاگەاندنی نەرێ دەڵێ چی؟ دەڵێ ئەو ڕستەیە کە ڕوونەدانی شتێک پیشان دەدا واتە ڕستەکە لە حاڵەتی نەرێنیدایە. ڕستەی ڕاگەاندنی نەرێ بەوانە بناسەوە یان ئامرازی یان نی تێدا بەکار هاتیە. هەر کاتێک لە ڕستەیەکدا دیتم ئەو ئامرازانە تێدا بەکار هات ئەو ڕستەی پێی دەوترێت ڕستەی ڕاگەاندنی نەرێ واتە لە حاڵەتی نەرێدایە. بوونە دەڵێ ئەمە ڕێگای کەرکوب نییە. تەماشا دەکەم چی تێدایە؟ ڕێگای کەرکوب نییە. باشە کەواتە ئەو ڕستەی ڕاگەاندنی نەرەیە. ئەدێگەر ئەوی بکەینە ئەرێتە چی؟ نییە. ئەمە ڕێگای کەرکوب نییە ئەمە ڕێگای کەرکووکە. ئەو جارە دەڵێ ژیری بە گەورە بچووکی نییە. تەماشا دەکەم چی تێدایە؟ نی تێدایە کەواتە ئەو ڕستەی ڕاگەاندنی نەرەیە. دوێنێ لێرە باران نەباری چی تێدایە؟ نەباری نەی تێدایە کەواتە ڕستەی ڕاگەاندنی نەرەیە.
ئەو زارە دەڵێت تۆ ئەم وانەیە باش نازانی هاچی تێدا نازانی نای تێدا کەواتە ڕستەی ڕاگەاندنی نەرێ ئەدەگەر بیان کەمە ئەرێ دەڵێت تۆ ئەم وانەیە باش دەزانی دوێنێ لێرە باران باری ژیری بە گەورە بچووچیە ئەمە ڕێگای کەرکووکە ئەو لە نەرێوەکردنە ئەرێ تەواو کەواتە قوتابیانی بەڕێز ئەمە لێرەوە زانیمان کە ڕستەی ڕاگەاندن زۆرە ڕستەی ڕاگەاندنی ئەرێ و ڕستەی ڕاگەاندنی نەرێ با بزانین چۆن ڕستەی ئەرێ دەکەینە نەرێ قوتابیانی بەڕێز ڕێگاکانی نەرێکردن لە زمانی کوردیدا چۆن ڕستەیەک لە ئەرێوە دەیکەمە نەرێ باش خاڵ یەکەم ئەگەر کارێکم هەبوو ڕابردوو واتە کارەکە ڕوویدا بوو ئەوە بە ئامرازی نەنەرێ دەکرێتن یعنی ئەگەر کارێکمان هەبوو کارەکە پێشتر ڕوویدا بوو ئەو کارە ئەگەرمانێ بیکەنە نەرێ بە نەی نەرێ دەکەین بۆ نمونە دەڵێن فەرمانبەرەکە چوو بۆ فەرمانگەکە ئەو ڕستەی بکەمە نەرێ مامۆستا چوو پێشتر چووە کابرا پێشتر چووە لەو فەرمانکەی لێ ڕستەکە ڕابردووە کە دەیکەمە نەرێ دەڵێ فەرمانبەرەکە نەچوو بۆ فەرمانگەکە هاتم لە بۆی بەکارینە نەم لە بۆی بەکارینە کەواتە ئەوە لە بۆ نەرێکردنی کاری ڕابردوو بەکاردێ ئامرازی نە لە بۆ نەرێکردنی کاری ڕابردوو بەکاردێتن خاڵی دووەم دەڵێ کاری ڕانەبردوو ئەگەر کارێکمان هەبوو ڕانەبردوو واتە هێشتا ڕووی نەدابوو ئەوە بە ئامرازی نانەرێ دەکرێت و نایەکە دێتە شوێنی دەی ئاگاتان لێبی نایەکە دێتە شوێنی دەی بۆ نمونە دەڵێ کراسەکە دەکڕم باش کابرا پێشتر کراسەکەی کڕیان بە تەمایە بکڕیتن مامۆستا بە تەمایە بکڕیتن کەواتە ئەو ڕستەیەمان ڕستێکی ڕاگەاندنی ئەرێ و هەروەها لە ڕووی کاتەوە ڕانەبردووە ئەگەر بنێ بیکەمە نەرێ بە نای نەرێ دەکەم دەڵێ کراسەکە دەکڕم کراسەکە ناکڕم نایەکاتە شوێنی چی نایەکاتە شوێنی دەیەکەی دەکڕم ناکڕم کەواتە ئەو ڕستێکی ڕانەبردووە لە ڕووی کاتەوە ڕانەبردووە باش نمونەشی کە وزارە قوتابیان یاخود خاڵش دیکە دەڵێن زۆرە کارێکمان هەیە پێی دەوترێت کاری ناتەواو بوو دەبێت کاری ناتەواوی بوو دەبێتمان هەیە ئەوانە چیان پێ دەوترێت بزوێنی کورت و بوو دەبێت پێیان دەوترێت کاری ناتەواو کاری ناتەواو بۆم ئامرازانە نەرێ دەکرێت تەماشایکە ئەگەر لە بزوێنی کورتەکەی بی بزوێنی کورتەکە لە بۆ ڕانەبردوو ئێستا بەکاردێتن بەنین نەرێ دەکرێتن بۆ نمونە تەماشا دەکەین دەڵێن ئەو فڕۆکەوانە کە دڵێن ئەو فڕۆکەوانە یعنی کێنێ فڕۆکەوانە ئەو ئێستا فڕۆکەوانە باسی ئێستا دەکات جانە کاری ڕستەکەمانە ئەو بزوێنی کورتە ئەو بزوێنی کورتە کاری ڕستەکەمانە کاری ڕانەبردوو لە کاتی ئێستا باش ئەو ڕستەیە بەچ نەرێ دەکرێت مامۆستا لەبەر کاری ڕانەبردوو لە کاتی ئێستا بەنین نەرێ دەکرێت یاخود بەنین نەرێ دەکرێت ئەگەر تاک بوو بەنین نەرێ دەکرێت ئەگەر کۆ بوو بەنین نەرێ دەکرێت واتە نین نونەکە لە کۆتایی زیاد دەکەیت ئەو فڕۆکەوانە ئەو فڕۆکەوان نییە بەچی نەرێکرا بەنی نەرێکرا لەبەرسێ چووکە نیهادەکەمە تاکە لێ بەنی نەرێکرا ئەو زار دەڵێ ئەوان فڕۆکەوانن ئەوان تاکەیان کۆیە کە دەیکەمە نەرێ دەڵێن ئەوان فڕۆکەوان نین باشە ئەوان فڕۆکەوان نین تەمان ئەگەر نیهادەکە کۆبی ئەو بزوێنی کورتە دەرناکەوێتن نانووسرێت باشە بزوێنی کورتەکە دەرناکەوێتن خاڵی دووەم ئەدێگە ڕانەبردووی داهاتووبی واتە دوای قسەکردن ڕوودا دیسان ڕانەبردووی داهاتوو بە ئەمرازی نانەرێ دەکرێتن دەڵێن ئەو دەبێ بە فڕۆکەوان دەبێ پێی دەوترێت کاری ناتەواو لۆ چ کاتە شێ لە ڕانەبردووی داهاتووە باش بەس نەرێ دەکرێت ئەو دەبێ بە فڕۆکەوان ئەو نابێ بە فڕۆکەوان بەس نەرێکرا بە نای کەواتە ئەو ڕستەیەمە لە ڕووی کاتەوە ڕانەبردووی داهاتووە و هەروەها ڕابردوو واتە کاری ڕابردووی بوو کە کارێکی ناتەواوە بمانێ نەرێ بکەن بە ئەمرازی نەرێ دەکرێتن دەڵێن ئەو فڕۆکەوان بوو بیکە نەرێ ئەو فڕۆکەوان نەبوو بەچ نەرێکرا بەنەی نەرێکرا کەواتە بوو تەماشای بکە بوو چییە بوو کاری ناتەواو لە بۆ کاتی ڕابردووی هەروەها بە ئەمرازی نەرێ دەکرێت لە مەلزەمەکەم کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردن دانراوە تا سوود لە پرسیارەکان وەربگرن و لە کۆتاییشدا وەڵامی نمونەی دانراوە دوای ئەم ڤیدیۆیە شیکاری ڕاهێنانەکان بڵاو دەکەینەوە کە لە ڤیدیۆی دوای ئەم ڤیدیۆی دادەرێتن وەیوام سوود لەبانەکان ببینن تا شیکاری ڕاهێنانەکان هەر شاغ سەرفراز بن. السلام عليكم ورحمة الله وبركاته.